بنیامین فرانکلین قسەیەکی جوانی هەیە دەڵێ ڕەفتاری جوان باشترە لە قسەی جوان. هەمیشە قسەش هەر نەبێ، کوردەواری پندێکی هەیە ئەڵێ دەمتەڕی کاسە وشک، کابرا بە زمان جاریەوە هیچی نێشتێتەوە، بەڵام لە کردارە فاشلە. ئێمە ئەوەشمان ناوێ قسەی جوان کرداری جوان، کەواتە بنیامین فرانکلین دەڵێ ڕەفتاری جوان باشترە لە قسەی جوان. ئێستا ئەم سەرکردانەی وڵاتی ئێمە هەموو جیهان بە زۆری زۆر وعد دەدەن، ئەوەندە وعد بە میلەت دەدەن میلەت دواتر وەڕس دەبێت. کۆتا لەتیفە و قسەیەک کە بیجێڕینەوە ئەوەیە پاشایەک بەسەر سەربازەکانیان دەگەڕا. شەوێکی سارد و سەرمای زستانێکی سەخت بووە، سەربازەکە پیر و بەتەمەن بوو، جلێکی وای لەبەرا نەبوو گەرمی کاتەوە. پاشا پێیوت چۆن خۆت ڕادەگری بەم سەرمایە و بە بەم جلە تەنکەوە؟ وتی قوربان بارەزگاری لە وڵاتەکەم و خۆشەویستی نیشتیمانەکەم وای لێ کردم کە بەم جلە تەنکە و ئەم سەرما سەختە ئارام بگرم بۆ ئەوەی دوژمن سنووری وڵاتەکەم نەبەزێنێ. پاشاوتی تۆ قارەمانی شەر بێ بڕۆمەوە پاڵتۆیەکی زۆر گەرم و چاکت بۆ بنێرم. 2 شەو 3 شەو 4 شەو وڵا پاڵتۆ پاشا کە چۆوانێ هەروەکو ئەم مەسوولانەی ئێمە کە چایان بە خەڵک دەکەی و چەپڵیان بۆ لێ درێ بەهار دێن ناژنۆ. دوایی کە چۆوە کۆشکەکەی خۆی هەمووی لەبیر دەچێتەوە باسی چ بووە. لە هەڵبژاردنە دنیا شامی شەریفە دوای ئینتیخابات هیچ لەبیر نەماوە. پاشاش لەو جۆرانەی وەک ئەمانی ئێمە بوو. وەڵا کە پاشا چۆوانێ و کەوتەوە قەل خواردن هەر لەبیری چۆوە سەربازی پیر هەیەیانە. ئەڵە دواتر سەربازە پیرەکە شەوێک ڕەقبەوە نامەیەکی بەجێهێشتە بوو، وەڵای ئەو هەموو ساڵە بەرگەی سەرمای سەختی زستان و بێپاڵتۆیم گرت، بەڵام ئەی پاشا وعدە گەرمەکەی تۆ کە نەهاتە جێ منی ڕق کردەوە گیانم لەدەستدا. ئەو کاتێ وتت پاڵتۆیەکی گەرمت دەدەمێ ئومێدم بۆ پەیدا بوو کە ئومێدەکە فەوتای گیانیشم فەوتە. لەبەرەوە دەبێ وریاش بین لەگەڵ قسە جوانەکاندا کردارە جوانەکانیش پێشکەش بکەین.